ئەوەتان بینیوە لەو سرە ئەوە خەڵکی ئەڕوا لای ئەو بەردە ناو خۆی ئەنووسێ طبعا بە شاهیدی موسڵمان خەڵکەیە ڕووەکاتە ئەو بەردە نوێژەکە یعنی ئینسان بە ئەندازەیەک جەهل و نەزانی و نەفامی ڕووی تێکردو ئەوە حاڵی بێ یعنی ئێستا ئەوە چی تایە تو بچی لەو بانە ناو خۆی ئەنووسێ من ناوم فڵان کوڕ فڵانە دعوەتم کە بۆ حەج لە جیاتەوەی ئیعتیقادی وابێ الله دعوەتی حەجی بکە ئەوا لەو بەردە ناو خۆی ئەنووسێ ناو خۆی تەجیلەکە وەک ئەوە وایە ئیترە هەموو ئیشەکە بێ لەوێ فبۆیە زۆر گرنگە ئینسا ئەم شوێنە شوێنی عەقیدەیە شوێنی تەوحیدە شوێنی زیندووبوونەوەی ڕوحی ئینسانە ئینسانی موسڵمان ئەبێ ئاگای لە عەقیدەکەی بێ عەجەبا من بڕۆم لێ ناو خۆم بنووسم ئەوە تا ئەو خەڵکە ئەبینی گشتی ڕاتە مەسوحەکە ئەمە سەدێکە نزیکەی ڕەنگە دوو سێ تەن سەدیان تێکرد بێ و هەنێ شیشە و لەو بانە هیچیش نییە موسەلەسێکشە لە موسەلەسەکەی شەیطانەکە بۆیە کاتێک کە تۆ دێی بۆ عەرەفە خەڵکێکی زۆر فەقیر وەژار هەمووی تاوەدا لەو بان شاخە هیچ فەرقی نییە لێرە دانشی یا بچیتە ئەوێ گرنگە ئەوەیە تۆ لە خاکی عەرەفاتای خاکێکی پیرۆز خاکی لێخۆشبوون خاکی دەستبەرزگەوەکردن و عەبدایەتیە ئێرە بۆیە داواکەم لە پەروەردگار عاقیبەت خێرمان بکە هەموو لایەکمان لە شاخ بکە من هەر ئەوە ناڵێم هەرچی بڵێن لە سەروبەندی خۆشیەکانی ڕۆژی عەرەفە تا نەیبینین بە چاوی خۆمان نازانین چییە داواکەم لە پەروەردگار ساڵانێکی زۆر و بە لەشتاغیەکی زۆر و ئێرەمان بە نسیب بکات ئەوانەشی کە تەمەنای ئەم شوێنە ئەکەن پەروەردگار بە نسیبیانی بکاو